وڵای زۆری پێچوو بەخوا من خۆشم لێرە دەوامەکەم لێرەیە کەچی شوێنێکشم بەرکەوتو شوێنەکەم لە باش ناچی لە پارکی نالیم لە قەزای شارەزور وا بڕیارە سبەینێت قۆناغی چواری خوێندکارانی خۆناغی چوار لە کۆلێژی پەروەردەی شارەزور لێرە ئاهەنگی دەرچوونیان بکێڕن ئەوەی دەیبینن لە دوامەوە دیمەنی دارەکانی پارکی نالیە کە بەشێکیان بە تیپ و بە نووسرا و لەسەری نووسراوە ئەم شوێنە گیراوە بۆ 20 مانگ 24 ڕۆژی یەکشەمە ئەمە ئەوە بڵێم لە قەزای شارەزورە چەند پارکێک هەیە کە هاوڵاتیان و بەشێک لەو کەسانی کە سەردانی قەزای شارەزوری دەکەن بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی پارکی نالی و پارکی تەنیشتی دەکەن کە پارکێکی دڵگیر و فێنک و سێبەرە هەر بۆیە بەشێک لە خوێندکاران و خانەوادەی ئەو خوێندکارانەی کە سبەینێ لێرە ئاهەنگی دەرچوونیان هەیە هاتوون بە مەبەستی گرتنی بندارەکان و سێبەرەکان بۆ ئەوەی کە سبەینێ ئەو خزم و کەس و هاوڵاتیانەی کە سەردانیان دەکات لە شوێنێکی باش و گونجاودا دابنیشن و ئاهەنگەکان بەخۆشی بگێڕن من هاوڵاتیەکم لایە کە لە کاتی ڕووماڵەکەدا ئاگادار بووم کە ئەیویست سێبەری چەندارێک بگرێت و بۆ ئەوەی کە سبەینێ پێم وایە بێ خوێندکارێکیان تەخەڕوجەکە لێرە مامەسڵاو لێبێ بەخێربێن بەخێربێن بەخێراتنی کەناڵەتەکانەکەن سپاس دەکەم پێم بڵێ ئێوە بینیم کە شوێنێکتان ئەگرت بۆ ئەوەی کە بانی پێم وایە بێ کەسێکتان تەخەڕوجی لێ یان بەڵێ وڵا کچەکەم تەخەڕوجی هەیە بەیانی تا چەند ئەم شوێنە گونجاوە و زۆری پێچوو کە شوێنێکی گونجاو بدۆزیەوە لە پارکەکە یاخودنا وڵای زۆری پێچوو بەخوا من خۆشم لێرە دەوامەکەم لێرەیە کەچی شوێنێکشم بەرکەوتو شوێنەکەم لە باش ناچی خۆرەتاوە هێشتا قایلی بە شوێنەکە ئارەڵاخ ئەو وەک بینیمان بەشێکی زۆری دارەکان بە تیپ و بن من حسابکە بە پێیژاڵم واسی تۆ ئەو حەپلە سوورەکە حەپلە سوورەکە حالیەکەی وهات بەسەر لێەکەن و خەڵ لێکات و خەڵکی ناحاڵی هەیە ڕێزمەیە بۆیەوە ئەچن لێەکەنەوە شوێنەکان لێک کچیەکەی ئەوە سبەینێ ئاهەنگی دەرچوونی هەیە تا چەند دڵخۆشن بە ئاهەنگی دەرچوونی کچەکەتان وەڵای زۆر دڵخۆشی هەر ئەمە شۆکار بووە کە هاتوون پارکەکە بگرن شوێنێکی گونجاو بگرن بەڵێ هەرەوەڵا هەرەوە وەکار قەزای شارەزور بە میواندۆسی بەوە بەناوبانگە تا چەند خەڵکی شارەزور لەم بۆن ئاهەنگانەدا کە خەڵکانێکی زۆر سەردانیەکات تا چەند میواندۆسن و ئەو شوێنە تۆ ئامادەی شوێنێکی خۆت بدەی بە میوانێکە لە دەرەوە بێت بەڵێ ئامادەم بۆ ئامادە نیم لەم بەرنا لەو ئەچم لەو بەر دایکەن دەسوچاو خۆش بێن برای گەورەی زۆر سپاسانەکەم بەخێران سپاس دەکەم بەڵێ وەک گوێبیستی بوون ئەمە وتەی ئەو باوکەیە کە سبەینێ کچەکەی لە کۆلێژی پەروەردەی شارەزور ئاهەنگی دەرچوونی هەیە هاتووە بە مەبەستی شوێنێکی گونجاو هەڵبژێرێت بۆ ئەو هاوڵاتی و خزم و کەسانی کە سەردانی کچەکەی دەکەن جامن ئەوە بڵێم لە کۆلێژی پەروەردەی شارەزور 4 بەش هەیە کە بەشەکانی زمانی کوردی و باخچەی منداڵان و گەشەپێدانی مرۆیی و پەروەردەی تایبەتن سبەینێ باخچەی منداڵان لەگەڵ زمانی کوردی و گەشەپێدانی مرۆیی خوێندکارەکانی قۆناغی چواری بەیانیان و ئێوارانیشی لێرە لە پارکی نالی ئاهەنگی دەرچوونیانێ